نهێنی قسەکانی لاهور شێخ جەنگی. بۆچی لاهور شێخ جەنگی لە ئێستادا بێدەنگی شکان؟ چی گۆڕا وا لاهور شێخ جەنگی دەستی بە هەڕەشە کرد؟ لاهور شێخ جەنگی هاوسەرۆکی یەکێتی پەیامێکی بڵاو کردەوە و بێدەنگی شکاند و نووسراوێکیشی ئاڕاستەی مەکتەبی سیاسی حزبەکەی کرد. لە هەردووکیاندا مەکتەبی سیاسی یەکێتی و سەرکردایەتی حزبەکەی تۆمەتبار کرد کە نەیانتوانیوە ئەو لیژنەی لێکۆڵینەوەی پێک بهێنن کە بڕیار بوو لێکۆڵینەوە لەو تۆمەتانە بکات کە ڕوبەڕووی کراونەتەوە. لاهور شێخ جەنگی هەڕەشەی پەنابردنە بەر دادگای کرد و ڕاشی گەیاند ئەوانەی تۆمەتی بۆ دروست دەکەن بەڵگەی قێزەونیان لەلای ئەو هەیە، بەڵام جەختی کردەوە کە ئامادە نیە بڵاویان بکاتەوە. بەندەش دەمتوانی نەک لە ڕێگەی تۆمەت بەخشینەوە بەڵکو بە بەڵگا پەردە لەسەر زۆر کاری قێزەوەن هەڵبگرم لەسەر ئەو کەسانی کە تۆمەت بۆ بەنە دەبەخشنەوە. هەروەها لاهور شێخ جەنگی زانیارەکانی دیپلۆماتیک مەگەزینی پشتڕاست کردەوە و ڕایگەیاند کە پێیان وتووە کوردستان جێبهێڵێت و گەرنا بە زەبری هێز دەچنە سەر ماڵەکەی. ئەویش بە پێچەوانی وتارەکانی پێشوویەوە کە ڕایگەیاند بوو ئامادەیە خۆی ڕادەست بکات نەک خوێن لە گیانی پاسەوانێکی بێت. ئەم جارە ڕایگەیاند تا دوا هەناسە بەردەوام دەبێت و ئەوەی لە دەستی بێت دەیکات. ئەم قسانەی کە لە کۆتایی پەیامەکەیدا کردی مانای ئەوەیە کە لاهور شێخ جەنگی بە تەواوی دەستی بە جوڵە کردووە. بەڵام چی هۆکارە کە لاهور شێخ جەنگی دەستکراوە بکات لە جوڵەکردن لە کاتێکدا نزیکەی 25 ڕۆژی ڕابردووی بەبێ کاردانەوەیەکی تند و بەڕادەستکردنی دەسەڵاتەکانی تێپەڕاند. دیپلۆماتیک زانیوێتی کە بۆ یەکەم جار لاهور شێخ جەنگی توانیوێتی پاڵپشتی دەرەکی بەدەست بهێنێت، ئەویش پاڵپشتی ئێرانیەکانە. بۆیە دوای پشتگیری ئەوان بڕیاری داوە خۆشی هەموو جوڵەیەک بکات، چونکە ئەو وادەی بافڵ تاڵەبانیش بۆ لاهور شێخ جەنگی دیاری کردبوو وا دەگاتە کۆتایی. ئەوەی دیار نییە ئایا لاهور شێخ جەنگی دەتوانێت یاریەکە سەر لە بەری قڵب بکاتەوە یان هەشتی مانگ چاری نییە و بافڵ تاڵەبانی بەڵێنەکەی دەباتە سەر و لە کوردستان دەری دەکات.